بەڵێ ئەمڕۆ 5 ڕۆژی جیهانی ژینگە بوو ئێمە هەستاین بە سازانی سیمینارێک لە ژێر ناونیشانی خاک بپارێزەکە وەکو کەمپینێکیش بەرفراوانە لە جیهانە ئەم کەمپینە بۆ پاراستنی خاکە کە خاک بەشێکی سەرەکیە لە ژینگە و ئێمە بتوانین هاوڵاتیان هۆشیار بکەینەوە کە چۆن خاک بپارێزن چونکە بەڕاستی ژیانی بوونەوەران و مرۆڤ لەسەر خاک بەنەگەر بێت و ئێمە نتوانین خاک بپارێزین کەواتە بەشێکی زۆری ژیانی مرۆڤایەتی کەوتووەتە مەترسیەوە بە تایبەتی لەم ساڵانەی ئەخیرا کە گۆڕانی کەشوهەوا هۆکارێکی سەرەکیە بۆ بە بیابانبوونی زۆربەی ناوچەکانی جیهان بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەشێکی زۆری خاکەکانی عێراقمان کە ساڵانە ڕوو لە بیابانبوونە چن بۆی ئێمەم هەڵمەتەمان دەست پێ کردو ئەمڕۆ بۆی بتوانین لە بواری ژینگە یاوە هەموو چالاکوانان و هەموو کەسە ڕۆشنبیرەکانمان کاریگەریان هەبێت لەسەر خەڵک کە چۆن بتوانین ئەو خاکەی ئێستا هەمانە ئەم هەسارەی لەسەری ئەژین بیپارێزین بۆی مەترسیەکان ڕوو لە زیاد بوون نەکەن و ژیانی مرۆڤایەتی بەرەو لە ناوچوون نەچێت. چالاکیەکەی ئەمڕۆ وەکوتمان سیمینارێک پێشکەشکردنی سیمینارێک بوو کە دکتۆرە ژینۆ خالید مامۆستای زانکۆ و پسپۆڕ لە بواری ژینگەیە ئامادەبوو لێرە لە سلێمانی و خۆشبەختانە هاتبوو و تیشکی خستە سەر ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی خاک ئەبێتەوە و خاک تایە چەند لە مەترسیایە و ئێمە چی بکەین هەنگاوەکانی داهاتوومان بۆی بتوانین هەمومان بە هەمومانەوە بەشداری ئەم کەمپینە بین کە دەستمان هەبێت لە پاراستنی خاکاوە زۆربەی ڕێکخراوە ژینگەیەکان و کەسانی پسپۆڕۆ و کەسانی کە پابندن بە پاراستنی ژینگەوە لێرە تەشریفیان هەبوو و توانیمان کۆمەڵێک زانیاری گرنگ بگۆڕینەوە کۆمەڵی بیرروڕا و پێشنیاری جیاواز بکرێت لە بوارەکە. ئێمە وەکو ماعیدە بەسینی